مسلمانە بەڕێزەکان، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانانەی کە خوا ئەمری پێکردووە خۆی لەگەڵ مسلمانانە بوو لە هەموو سەغیرە و کەبیرەیەکە، لە هەموو لە هەر شوێنێکا پێویستی بکردای لە پێشەوە بوو لە پێشەوە بوو، لە هەر شوێنێکا پێویستی بکردای لە ناوڕاست بێ لە ناوڕاست بێ لە ناوڕاست ئەبوو، و لە هەر شوێنێکا پێویست بووایە لە پشتۆ بێ لە پشتۆ ئەبوو. حتا لە کات غەزایە کاتێ سوپای ئامادە ئەکرد بۆ غەزا بە حوشترەکەی خۆی ئەڕۆیشتە پێش بزان وەزعی پێشەوە چییە، ئەهاتە ناوڕاست حتى ئەگەیشتە ئاخیر، دوای هەم ئەڕۆیشتەوە حتى ئەڕۆیشتە پێشی پێشەوە، حتى سوپاکە ئەگەیشتە شوێنی خۆی. لە جەنگی شەهر وابوو، لە هەموو کاتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وابوو، لە بیناکردنی مزگەوتە خۆشەویستەکانم لە خشتبڕینە بەشدار بووە، لە هێنانی قوڕا بەشدار بووە، لە دانانی پایەکانە بەشدار بووە، لە هەموو شتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە خەڵک جیا نەکردوتەوە، نەخۆی و نەبنە ماڵەکەشی ئەغڵب ماڵێکی عادی بووە لە هەموو مسلمانان بڵێم کەمتر بووە. یعنی ئەگەر تەماشای ماڵەکانی پێغەمبەر بکەی صلی الله علیه و سلم کە لە ناو مزگەوتا بووە بڕواتان هەبێ، یعنی نازم بە قیاسی ئێستا 3 متر بە 2 متر نەبووە، یعنی ماڵی هەر خێزانێک لە خێزانەکانی حجرەیەک بووە دەستی بەرزەوە کردایەتەوە ئیدا لە سەقفەکەی. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکێک بووە لە ژیانەکەی لە ژیانی خەڵکە بەسیتەکان بووە. لەبەرەوەی ئەگەر تۆ وا نەژێی نازانی حاڵی خەڵک چییە، نازانی حاڵی خەڵک چییە، ئەو کاتە ئیتر خەڵکە چی بەسەرا بێ تۆ بۆ خۆت و ماڵ و مناڵت های لەسەرەوە ئاگات لە هیچ نییە و نازانی لە خوارۆچی ڕۆدە.